دۆخی هەڵواسرا و کۆمەڵگایەک لە چاوەڕوانی گۆدۆدا. ئەحمەد ڕەسوڵ نووسیوێتی دۆخی هەڵواسراوی کۆمەڵگای کوردستان هەموو وزەیەکی مرۆیی و هەر ئەگەرێکی نوێبوونەوە و داهێنانی سست و پوچ کردو. دۆخی هەڵواسرا و دۆخێکە تێیدا تاکە کەس گروپێکی کۆمەڵایەتی یان تەواوی کۆمەلگایەک لە هەلومەرجێکی نائاسایی سەخت و نالەباردا دەژی. دۆخێکە چ لەباری ئابووری و کۆمەڵایەتی و چ لەباری جێگیری سیاسی و تەناهیەوە هەموو شتێکی لە بەردەم نادڵنیایی و ئەگەرە جیاوازەکاندایە و لە هەمان کاتدا هیچ ئەگەرێکیش ڕوونادا. هەرێمی کوردستان لە دۆخی هەڵواسراویەکی تەواودایە. ئەمەش دۆخێکی نائارامی هەمەلایەنەی لە سایکۆلۆژیای دەستە جەمعیدا بەرهەمێناوە. کۆمەڵگایەک بە تەواوی هێزە سیاسیەکانیەوە بەدەسەڵات و ئەوەشی کە خۆی ناوناوە ئۆپۆزیسیۆن توانای هیچ جوڵەیەکی مانادار و ڕاستەقینەی نەماوە. فەزای گشتی و هێزە کۆمەڵایەتیە گشتەکەی کۆمەلگا بە تەواوی سست و بێوزە بووە و بە چاوەڕوانیەکی بێهودە و ناتڵنیایەکی ئاوێزان بوو بە غەمگینێکی پاسیڤەوە لە چاوەڕوانی گۆدۆدایە. هەر چاوەڕوانیەک لە دەسەڵاتداریەتەکەی هەرێمی کوردستان چاوەڕوانیە بۆ گۆدۆ، چاوەڕوانی لە هێزە سیاسیەکانی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ناو دەبن، چاوەڕوانیە بۆ گۆدۆ. هەر چاوەڕوانیەک لە هاوبەندی جڤاتی و هاوپشتی ئینسانەکان و هێزی گشتی کۆمەلگا بە گوێرەی ئەزمموی ڕابردوو چاوەڕوانیە بۆ گۆدۆ. هەر چاوەڕوانیەک لە کونسڵگەری وڵاتان و نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان دیسانەوە بە گوێرەی ئەزمموی ڕابردوو چاوەڕوانیە بۆ گۆدۆ. لە هەمووی سەختتر و دڵشکێنەرانەتر بۆ کۆمەلگای ئێمە کە ئومێدی لەسەر هەڵچنی بوو دەستێکی ڕزگارکەر بێت دەوڵەتی ناوەندی عێراق بوو. ئەوجگە لە بێ ئومێدیەک هیچی تر نەبوو، چاوەڕوانی بوو بۆ گۆدۆ. لە چاوەڕوانی گۆدۆدا شانۆنامەیەکی ساموێل بیکێتە کە باز لە چاوەڕوانێکی بێهودەی دوو مرۆڤ دەکات بە ناوەکانی ئیسترۆگان و ڤلادیمێر بۆ گۆدۆ. ئەم دوو پیاوە لەسەر ڕێگایەک وەستاون و لە گفتوگۆیەکی بەردەوامدان لەبارەی گۆدۆوە. هەموو گفتوگۆکەشیان ئەوەیە کە گۆدۆ هەموو شتێک دەکات بەبێ ئەوەی بزانن گۆدۆ کێیە، چییە، کەی و لەکوێوە دێت. تەنانەت نازانن ئەگەر گۆدۆ هات داوای چی لێ بکەن یان گۆدۆ چی دەکات. هەندێک لەو تەوەرانی ئەم شانۆنامەیە هێمای بۆ دەکات وابەستەیی ئینسانە بە دەسەڵاتێکی نەزانراوەوە کە لە هەمان کادا گرێدراوە بە ئازارە. وابەستەیی بە دەسەڵاتێکەوە کە جگە لەوەی سەرچاوی ئازارەکانیەتی هەر ئینسان خۆی سەرچاوی دروستبوونیەتی. ئەو بێمانایی کە لە نێو چاوەڕوانیدایە بۆ گۆدۆیەک بۆ دەسەڵاتێک کە نەهیچ دەکات و نەدێت و نەبوونی هەیە. لێرەوە ئەم جۆرە لە مرۆڤ لە نێوان هیوا و بێهیواییدا دەژی و هەموو کاتی خۆی لە نێوان ئەم جۆلانەی نێوان ئومێد و بێ ئومێدیدا بەسەر دەبات و دواتریش دەگەڕێتەوە بۆ ڕابردوو خۆی و یادەوەریەکانیشی جگەل لە هیوا و بێهیوای و چاوەڕوانیەکی بێهودا هیچی تر نەبوو. دۆخی خزمەتگوزاریە گشتیەکان ئەو کارەبا بڕیستیان لە خەڵک بڕیوە، هەم بەهۆی نەبوونیان و هەم نرخی گران، هەم جۆرەکانی سوتەمەنی ئەو پەڕی گران، خواردەمەنی، کاڵا و پێداویستیەکان ڕۆژانە نرخیان بەرزتر دەبێتەوە. تەندروستی لە کەرتە گشتەکەیدا خاڵی لە هەر پێشکەشکردنێکی خزمەتگوزاری و تەنها بیناکان بە بەتاڵی و بە کارمەندەکانەوە بەبێ هیچ دەرمان و ئامێرێکی پزیشکی پێشوازیت لێ دەکەن. لە کەرتە تایبەتیەکەدا نرخبەرزیەکی خەیاڵی و بێمۆڕەڵانە پێشوازیت لێ دەکەن. خوێندن و پەروەردە لە ساڵانی ڕابردووەوە تا دێت بێ بوجەتر و بێ خزمەتر و بێبەهاتر دەبێت لەلایەن دەسەڵاتدارێتی نیشتیمانی بەڕێز و خەمخۆرەکەی هەرێمەوە. بۆ ئەم ساڵی خوێندریش بێتەوە بەو دۆخەوە بایکۆت و وێرانەی زیاتری ئەو کەرتە پێشوازیت لێ دەکەن. موچەش ئەوە دۆخەکەیەتی کە ڕەنگە هەڵە نەبێت ئەگەر بڵێن بە درێژایی مێژووی نزیک و دووری هەموو کۆمەلگاکان تەنها کۆمەلگەی ئێمەیە لە وێنەی نادۆزرێتەوە کە بە درێژایی زیاتر لە 10 ساڵ لە دۆخی قەیرانی موچەدا بێت و هێشتا هیچ ئاسۆیەکی چارەسەر دیار نییە و هەر لە چاوەڕوانیدایە. چاوەڕوانیەک بۆ گۆدۆ. کۆمەلگایەک بەم دۆخە سەختانەدا تێدەپەڕێت و نە دەسەڵات، نە ئۆپۆزیسیۆن و نە کۆمەلگا خۆی و نە عێراقیش کە ڕۆژگارێکی وای پێ هەبوو هیچیان لێ چاوەڕوان ناکرێت. ئەم کۆمەلگایە لە چاوەڕوانی گۆدۆدا نەبێت، لە چاوەڕوانی کێو لە چاوەڕوانی چیدایە؟